تەندروستی تۆ تەنهایی خۆت نییە، بەڵکو هی هەموو کەسانەیە کە خۆشیان دەوێت. پشکنینی مەمۆگرافی تەنها 15 خولەکە، بەڵام دڵنیایی تەمەنێکە. ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی بە نرخێکی زۆر هەرزانی تەنها بە 25,000 دینار نوێترین تەکنۆلۆژیای جیهانی 3D مەمۆگرافی دەخەینە خزمەتت، چونکە ژیانی تۆ لای ئێمە بەهادارە. بۆچی پشکنینی 3D مەمۆگرافی؟ ئەم ئامێرە ئەتوانێت بچووکترین گرێ و گۆڕانکاری بدۆزێتەوە پێشەوەی بەچاو ببینرێ یان بەدەستهەستی پێ بکرێ. دۆزینەوەی پێشوەختە چانسی چاکبوونەوە بۆ زیاتر لە 95% زیادەکە لە قۆناغە سەرەتاییەکاندا. بۆ کێ پێویستە؟ بۆ خانمانەی کە تەمەنیان 40 ساڵ بەرەوسەرە پێویستە ساڵانە ئەم پشکینە ئەنجام بدەن، بەتایبەت ئەوانەی کە ئەم نەخۆشییان لە مێژووی خێزاندا هەیە. پێشەوەی نیشانەکان دەربکەون خۆت بپارێزە، دڵنیایی و ئارامی بەجەستەی خۆت و خێزانەکەت ببەخشە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.